جان پۆڵ سارتەری فەیلسوف دەڵێت کاتێک دەوڵەمەندەکان لەناو خۆیاندا شەڕ دەکەن تەنها هەژارەکان دەمرن. ئازیزانم سڵاوتان بێت لە واشنتنەوە جارێکی دیکە و لە بەرنامەیەکی نوێی زایاڵی داهێناندا بە ئێوە شاد دەبینەوە. ویلیام شکسپیر دەڵێت ئەوە ئەستێرەکان نین کە چارەنووسی ئێمە دیاری دەکەن، ئەوە خۆمانین چارەنووسی خۆمان دیاری دەکەین. گەنجێکی کورد لە گوندی خێڵی حەمەوە دەستبەرداری خوێندن دەبێت، بەڵام خۆی سەرقاڵ دەکات بە کۆمەڵێک داهێنانی گرنگەوە. ئۆتۆمبیلێکی ئاسایی دەکات بە کارەبایی و تراکتۆر و شۆفڵ و چەند داهێنانێکی دیکە دروست دەکات و ئێستاش سەرقاڵی دروستکردنی کۆپتەرێکە. فەرحان هەورامانی بۆ زایاڵە سەردانی هەوڵ و پرۆژە و خەونەکانی ئەم گەنجەی بۆ کردیم. گەنجێکی هەڵەبجا کە دانیشتوی گوندە بارەمەندیەکەی بووە تا جێگەی تێڕامانی زۆرێک لە خەڵکی. ئەو بەبێ ئەوەی حکوومەت دەستگیرۆیی بکات ئێستا ئۆتۆمبیلێکی سکرابی کردووەتە کارەبایی و لە ئێستاشدا هاتوچۆی پێدەکات. ئەم ئۆتۆمبیلە کە لە بەرچاوتانە ئەم ئۆتۆمبیلە کە لە کار کەوتووە مەسەلەن سکراب بووە، من دەستم کردوتەوە بۆ ئۆتۆمبیلەکە لە هەموو ئاشیاکانی دەستکاریم کردووە. دوو هەمیشان کردومە بە کارەبا، هەم بانزینیش و هەم کارەبا. لە هەمان کاتیشا ئەتوانی لە 60 کیلۆمەتر بێ بە کارەبا بڕات. ئێستا ئەتوانی لێرەوە بڕۆی تا سلێمانی بەبێ ئەوەی تۆ هیچ کاتێ پێویستی بە بانزین هەبێت. هەڵبەت لەسەر دوو تۆرباینە کە لەسەر مەشینە دامناوە و لەسەری ئەکسلی جێڕەکە پێش ئەکسلەکە لەوێ دامناوە کە 60 کیلۆمەتر کارەبا دروستەکە بۆ ئۆتۆمبیلەکە. هیچ خەلەرێکی تیان نییە لە ڕووی ڕۆشتن و ئەوانە. یاسین عەلی وە خۆی دەڵێ لە منداڵیدا لەگەڵ هەڵدانی کۆلارەکەیدا خەونی فڕینی هەبووە. ئێستا سەرقاڵی دروستکردنی کۆپتەرێکە کە لە سەداسی کارەکانی تەواو بووە. ئەو دەڵێت دەبێت بە کۆپتەرەکەشم بفڕم و ئەو خەونەشم بێنمەدی. ماوەی لە ڕۆژی کەرەنتینەوە کە لە ماڵەوە بووم دەستم کردو بۆم فڕۆکە دەستخۆشی لە کاگە ئاسۆسەکەم کە هاوکارمە لە بەشی پەروانە و مەکینەکەی بۆ نردوم. ئینشەڵڵا لە ئایندەیەکی نزیکە پەروانەکانیش بۆ نێرێتەوە و خولیای ئەم تارش لەوەیە کە کەرەنتینە بووم لە ماڵەوە هەساوم بە دروستکردنیان فڕۆکە وەکو حەزی مناڵیم بووە. کاتی خۆی هەر بە مناڵیش حەزم لە فڕین بووە، بێگومان فڕینی کۆلارە بووە و کاتە کە بە مناڵی هەڵمایا وەکو خۆم لەسەر کۆلارەکە بموا بووم. ئەمە شەگەڕێتەوە بۆ حەزی مناڵی کە ئێستا حەزەکەم بە واقع بیسەلمێن ئینشەڵڵا کە بتوانم فڕۆکە دروست بکەم. تراکتۆری زەوی کێڵان و گلێدەر و شۆفڵی خەبارە بچووکەکان لە ساڵانی ڕابردوودا دروستی کردوون. ئێستاش کاریان پێدەکات. ڕۆژانە لە کاروبارەکانیشیدا دەیان خاتە گەڕ. سەرەتام شۆفڵەمە دروست کرد، هەڵبەت لە کارێکەوە بوو کە دوو گەڵا بەخۆڵ مێنا ئێرەوە ویستم بیگوازمەوە بۆ پشتی خانووەکە کە بە خاکەناز ئیشم تیا کرد. زۆر هیلاک بووم و فکری ئەوم بۆ هادەم شۆفڵە دروستکەم بۆ ئەوەی کاراسانی بێ بۆ من. دوای چەند مانگێک کە خەریکی ئەم شۆفڵە بووم بەڕاستی ئەم شۆفڵە دروستم کرد لە هەر پارچێکی هیسارەیەکە. دواتر هاتە سەر ئەم تراکتۆرە. ئەم تراکتۆرش هەمان شۆفڵەکە ئەمیش هەموو جۆرە ئۆتۆمبیلێکی تایە وەکو پارچە یادەکی هەموو ئۆتۆمبیلێکی تا کردومە بەم تراکتۆرە. ئەمیش بریتیا لە ئێستا گاسنی هەیە و عەرەبانشی هەیە. ئەمە کاری ڕۆژانەی ناو باخ و مەزرعەکە کە چەندێ بچووکیش بێ ئیشی منی کردو و هاوکاری دەوروبەری خۆشم کردووە. دواتر دوای ئەمە دەستم کرد بەم گرێدەرە کە
ئەم گرێدەرە بەس بۆ تەختکردنە بۆ تەسوێکردنی شوێنێکە کە تۆ باشمشەیەک خەریکبی. یاسین عەلی ساڵی 1990 لە گوندی خێڵی حەما لە پارێزگای هەڵەبجە لەدایک بووە. ئاستەنگەکانی ژیان وای کردووە نەتوانێت خوێندن تەواو بکات. ڕۆژانە لە گوندەکەیان سەرقاڵی جێبەجێکردنی بیرۆکەکانیەتی. ڤایرۆسی کۆرۆنا تەنها کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی خەڵک و ئابووری جیهان نەکردووە، بەڵکو بۆتە خەمێکی هونەریش بۆ هونەرمەندان. هونەرمەندێکی بەریتانیا تابلۆی کیژۆڵە گوارە مرواریەکە لەسەر دیواری گەڕەکێکی بریستۆڵ دروست دەکاتەوە. دروشا ڤیروسا کۆرۆنادا پربەرهەمێن هونەری هاتنە ئافراندن. یەک جوان ئەف بەرهەما هونەرمەندی گرافیتیە ئینگلیزی بانکسیە. وی بەرهەمەکە ناسکری دی جیهانا هونەرێ de بکار انیه او جروی کچکه هولندیه گوبخواه برهما هنرمندی یه هولندی ناسکری یوهان ورمیره بناوی کچا بگوهاری لولویه. ابرهم لسر دیواری آواهیه که لباجاری خواه بریستول آفراندیه لی به ماسکه که شین او چکریه. بانکسی ناسکری برهمین خواه ین گرافیتی گورخنیان لتندو تجیه و سیاستا حکومتان دکه. نوها برهمین خواه کریه بشک جه هلمتین لدجی ویروسا کرونا لی جیهانی. جۆرج ئۆریۆڵی ڕۆمانوس دەڵێت مرۆڤ تاکە بوونەوەرێکی بەکاربەرە بەبێ بەرهەم. نەشیر دەدات نەهێلکە. زۆر لەوە لاوااسترە بتوانێت زەوی بکێڵێت. ناتوانێت زۆر بە خێرایی ڕابکات و کەروێشکێک بگرێت، بەڵام سەرباری هەموو شتانە خاوەنی هەموو ئاژەڵەکانە. ڕۆمانوس ماریۆ ڤارگاس یوسا دەڵێت ڕۆمانی سەرکەوتو وەستاوە لەسەر کۆمەڵێک بنەما. گرنگترینیان بێگومان کۆش و تەقەلایە، بەڵام بە تایبەتی زۆرترین کار و زۆرترین ئارامگرتن و زۆرترین سەرسەختی و ڕۆحیەتێکی ڕەخنە ئامێزی گەرەکە. خاوەنی چەندین هەڵبەست و دیوان و ڕۆمانە، سەفەرنامە و مناڵانی گەڕەک و پاسە شینەکە و ماڵی پشیلەکان و چەندین وەرگێڕانی جوانی ئەدەبیش لە زمانی سویدیەوە. لەم بەرنامەیەدا زایەڵە گەشتێک دەکات بە ناو ڕوانین و پرۆژەکانی هیوا قادردا لە ڕێی کامێرەکەی ڕێباز مەجیدەوە. پێش ڕاپەڕین کوردستان زیندانێکی زۆر پچکۆلە بوو. یەکێ لەو خەونانەی من و هەموو هاوتەمەنەکانی من ئەوە بوو کە لەم قەفەزە بینە دەرە و وڵاتانی تری دنیا و بەرکولتوری وڵاتانی ئەوروپا بکەوین. بەڵام کاتێک ڕاپەڕین ڕوویدا یەکێک بوو لە خۆنانەی ساڵانێکی زۆر بوو، خەونی هەمومان بوو. بەڵام من وەک ئەزموونی خۆم دوایی تێپەڕبوونی مانگێک بەسەر ڕاپەڕینە هەستم کرد بۆنی خوێنێکە کەم جیاوازە لەو خوێنەی کە پێشتر لێمان ڕۆیشتووە. ژیانی من لە ئەوروپا وەکو نووسەر جارێکتر لە دایکبوونەوەیکی نوێ بوو بۆ من. لەوێەوە هەستم بە جوانی زمانی کوردی کرد کە پێشتر لە کوردستان ئەوەستم بۆ جوانەی نەکردی بوو. هەموو یادەوەریانی جەنگم سەر لە نوێتیا دروست بووە. وای لێکردم کە بوێرم دەست بخۆمە سەر و ناشرینیانەی کە جەنگ و کوشتار و کولتور لە منە تیا دروستی کردوم. ئەزموونی سەفەرنامەم بۆ خۆم یەکێک بووە لە وەزمونانی کە ویستم هەموو ئەو یادەوەریانی کە پێشتر نیشتیمان تیا دروستی کردبووم لە خۆم دایماڵم و لە قاڵبێکی نووسینی هونەریە کە
کایەکی تایبەتە بە ناوی کەی سەفەرنامەوە. من بە شار دەستم پێ کرد و ئێستا شەستەکە مامیشە شاعرێک لە ناومایە و وەقەتیش نامێ و شاعرە لە ناومان نەمێنێ ئازانی. بەڵام دواتر سوڕانەوەی تۆ بە دەوری خۆتە تێپەڕێ ئەگات سەرەوەی کە تۆ بە دەوری مرۆڤەکانی ترا بسوڕێتەوە. لەو لەحزەی هەستەکەی تەنها کایەیە کە ئەگەر کای شعر بێ بەشت ناکات، بەشیەوە ناکات کە تۆ گزارش لە هەموو ئەو خەون و خەیاڵ و ئەو تەحەدا و ئەو دنیابینی تۆ بکە. تەماحەکانت گەورەترە بێ دەزانی. ئەو وای لە من کرد کە من جورەتیەوە بکەم بیلۆ بکەمەوە ڕۆمان بنووسم. لە دوامین ڕۆمانمە کە ناوی ماڵی پشیلەکانە ڕۆمانێکی تەواو مۆدێرنە و ویستومە باس لە تەنهایی ئینسان بکەم و لەو ڕێەوە پیشانی بدەم کە وەک نووسەرێک کە منیش ئەتوانم ڕۆمانێک بنووسم کە ئەکرێ ڕۆمانوسێکی ئەوروپی بەو شێوازی ڕۆمانە بتوانێت زیاتر بناسرێ. ینی جۆرێک تەحەدایەک بوو بۆ من کە دەستمدا نووسیدی ڕۆمانی ماڵی پشیلەکان. ئینسان بەبێ یادەوەری لە درەختێکە چێت تەنها لە جێیەکا بێ و سەوز بێ و گەورە بێ و پیر بێ و وشک بێ و بمرێ. بەڵام تۆ لە ڕێیادەوەریەکانەوە هەمیشە ئەتوانی ئەو وێنانە پیشان بدەی کە ئێستا تۆ لە منە نایبینیت. بەڵکە من نوێنەکانی دوێنێم بووە و لە ڕێیادەوەریەوە تۆ توانی ئەمڕۆت بخوێنیتەوە یا هەنگاوی ڕاستەقینەی خۆت بۆ ئەمڕۆ بنێ. زۆر جار شێوەی بەردێک مۆستێنێ وام لێ کابیر بکەمەوە یا درەختێک کە ڕەنگە تەمەنی 400-500 ساڵ بێ بمۆستێنێت لەوەی کە من تەنها بم بەلایەم درەختان نەڕۆیشتوم، هەزارانی وەک من بەلایەم درەختا ڕۆیشتوون. ینی کونجکوڵێکی سەیرم هەیە بۆ گەیشتن بە بەشێک لە چیرۆکی و کەسانی کە من نەمبینیون یا شتێکی کەمم لەسەر بیستون. بۆ زایاڵی ئەمڕۆ چیرۆکێکی سەرنجڕاکێشمان هەیە. پێم خۆشە لە زاری خۆیانەوە ئەو چیرۆکە ببیستن. ئێستاش ئێوە و دوو خانم یەکێکیان لە کەنەدا و ئەوی دیکەش لە کوردستان. بە خێراتنی ئێوەی بەڕێزەکەم. نەوژین خان، نیگار خان، ئەم کاتتان باش. ئەم کاتت باش. زۆر سپاس. نیگار خان، زۆر سپاس. حەزەکەم لە چیرۆکەکە لەیەوە دەست پێ بکەین. ئێوە سەرەتا کەمانچەتان هەبوو، کەمانچەتان نەژن، ئەکرێ ئەو چیرۆکەمان بۆ بژێڕیتەوە بەر لەوەی بڕۆن بەرە و خۆراوە. بەڵێ لە پەیمانگای هونەرە جوانەکان بووم. ساڵی 91 دەرچین بۆ ئەوروپا. پێشەوەی دەرسم دووکەمانەمە بوو، یەکێکیانم فرۆشت. پاشان دەرچین بۆ ئەوروپا، خەریکی مۆسیقا بووم تا ساڵی 1997. پاشان مۆسیقام لێوەن بوو، ئالەتەکەم لێ هەموو دابڕام. بەڵێ دابڕام، بە تاواتی دابڕام. ئیتر خەریکی ئیشی تر بووم. لە ساڵی 2020 مانی نەگەڕامەتەوە نەخێر. ساڵی 2020 مانی فەبریوەری پەنجەکانم دەستی کردەوە بە سەماکردن سەر ئالەتە جوانەکەم. ئێستا ئەگەڕێنەوە بۆ لای نەوژین. نەوژین بەشێکی چیرۆکەکە لای تۆیە. ئەکرێ بۆمان باسکەی ئەو کاتەی کە نیگاریە بۆلات. منیش ئەتوانم بڵێم لە بیدایەتی 89 بۆ 90 من چوومە پەیمانگای هونەرە. لەوێ نیگار دوو خۆناخ پێش من. نیگار بە دوو نوع شوێنی هەیە لای من، وەکو هاوڕێک و وەکو هاوڕێی مۆسیقاش. لە قۆناغەکانی پەیمانگایە ئەو 2 ساڵی کە بەیەکەوە بووین زۆر هاوکارم بووە، زۆر یارمەتی یاوم، زۆر کاتی خۆی یاومەتەیە.
یەکێک بوو لە ژەنیارە باشەکانی ئەو سەردەما. پێشەوەی بڕوا ئامێرەکەیم لێکڕی بە مەسافەی 29 ساڵ 27 ساڵ لای خۆم بۆ ئامێرەی. کاڵم ئامێرەکەی ینی هەچ کەس سلێمانی نیگار خۆشی لە سلێمانی ناسرا بوو پێشڕۆشنەکەی، هەچ کەس مانچەکەی کە ئەپرسیەوە کە مانچەکەم و کە مانچەکەی نیگارە، ئەنی بوو بە لۆگۆیەکی جوان کە نیگاریش دەست و پەنجەیەکی جوان بوو لە پەیمانگا، کە مانچەکە ئیتر کە بەدەست منیشەوە بوو ئەو چەند ساڵە هەچی یادگاری خۆش و ناخۆش و تاڵ و شیرین ئەتوانم بڵێم ئەو کەمانچەیە هەمووی ئاگای لێیە. یعنی ئێستا ئەو کەمانچەش بۆ خۆی ئەگە زمانی هەبووە ئەویش کامێرە بکرایە و زمانی بووە یەک دنیاشە دەبوو بێڵێ. بەڵێ نەوشی دەچینەوە لای نیگار خان، ئەو ڕۆژەی کە دوای چەند ساڵ گەڕایتەوە چی بۆ لای نەوژین چی ڕوویە؟ هەستێکی زۆر خۆش بوو. بالضبط ئەو کاتی مەعهدم بیرکەوتەوە، لە کاتی کە مەعهدا تەلەبە بووین مۆسیقامان بەیەکە لێیە، هەموو تۆنەکان هاتە ناو مێشکمە تۆنی مۆسیقا و بە هەستێکی زۆر خۆش بوو. زۆر خۆشحاڵ بووم بەبینینیەوەی. بەڵێ ئەی چارەنووسی کەمانچەکە چی بەسەرات؟ من باسی کەم چارەنووسی کەمانەکەم پێفرۆش بە 95 دینار 95 دیناری عێراقی. پیرۆزباییشم لێ کرد کە خۆمە ڕۆشتم زۆر بەدڵ و بە خۆشحاڵیەوە کەمانەکەم پێفرۆشت. پاشان کە بینیمەوە کەمانەکەی هێنایەوە وەکو هەدیەک هێنایەوە بۆ خۆم. بەڵێ ینی کەمانەکەی پاراستە بوو. نەوژین چۆن توانیت ئەو هەموو ساڵە ئەو کەمانە بپارێزی؟ ئاخر کاک ئاسمان یعنی ئیتر کە لە دوای 92 وەکوی خۆم بوو، یعنی چەند ئاگام لە خۆم بوو ئەوەنەش ئاگام لەو کەمانچەیە بوو. بەڵام کە ئەخیری 2019 راقێکی نیگارم دەستکەوت و لە 2020 کە ئەمزانی ئەیبینمەوە ویستم ئەمە بکەم بە سپرایزم ئەمە کەمانچەکەیە کە بەدەستۆ بووە، زۆریشم ئاگات لێ بووە نەکەم، یعنی یەکێک بۆ لەو شتانەی کە ئیتر تانەڵێ هەموو ماڵ دنیا و ئێستاشی لە سەنچەکەمە. بەڵێ هەڵبەت بەڵامکەمانچەی کەمەیە ئەوە بەڵێ چیرۆکێکی زۆر جوان بوو پاراستنی کەمانچەیەک دوای چەندین ساڵ. لەو باوەڕێم کە کاتێک کەمانچەکەی ئەیتەوە بە نیگارخان، نیگار بە عشقێکی جوانتر و قوڵترەوە دەسەکاتەوە بە کەمانچە ژەنین و دەسەکاتەوە بە مۆسیقا بە گوڕێکی گەورەوە. وایە نەوژین؟ وایە نیگارخان؟ بەڵێ هەستەکەم ئێستا لەدایک بووم، هەستەکەم مناڵێکم بەجێ هێشت، ئێستا مناڵەکەم دۆزیوەتەوە هەلو تەمەنایە، خۆشم هەلو تەمەنام. زۆر هەستێکی خۆشە. بەڵێ هەڵبەت شتێکی زۆر جوانتان نەوژین خان بۆی ناردم، پێکەوە کەمانچە ئاژەنن لەگەڵیشیا سەگەکانی نیگارخان لە کەنەداوە بە دیار نیگارخانەوە دانیشتون، بەڵام ئەم ژەنینی ئەم مۆسیقا کوردیە واکات سەگەکانی شکەونە گۆرانی. دوای 20 ساڵ پێکەوە مۆسیقا ئاژەنن. فەرمون لەگەڵ ئەم پارچە ڤیدۆیی کە نەوژین خان و نیگارخان بە تایبەتی بۆ زایڵیان ناردووە. زۆر سپاس بۆ ئێوە. شارەزایەک لە هۆنگ کۆنگ بەرهەمێکی گەشە پێداوە بۆ ئەوەی لە کاتی بەکارهێنانی دەمامکدا نائارام نەبین.
ئەم دیزاینەی بە خۆڕایی بەخشیوە بۆ ئەوەی هانی خەڵک بدات بۆ بەرەنگار بوونەوەی ڤایرۆسەکە. ئەم دەستگایە کە لە ڕێی کامپیوتێر کار دەکات کەرەستەی بچووک بەڵام زۆر بە کەڵک بەرهەمدێنێت. ئەو پیشە سازیە لە هۆنگ کۆنگ کەرەستەیەک بۆ پارێزگاری لە گوێچکەکان ساز دەکات کەوا دەکات پۆشینی دەمام بۆ ماوەیەکی درێژ گوێچکەکان ئازار نەدات. لە دەمێکدا ڤایرۆسی کۆرۆنا خەڵک بە یەکتری دەیگرنەوە ئێستا لە نێو خەڵکدا باوە کە دەموزاریان داپۆشن. ئەم پسپۆرەی نووسینی پرۆگرامی کامپیوتێر و شارەزای ئەو مەچینەیە دەڵێ خۆی تێگەیشت کە لەگەڵ دەمامشی خۆی گرفتی هەیە. من کاتێک دەبامک دەبەستم لە دەوروبەری گوێچکەکانی هەستم بە ئازارەکە لەبەرەوە دەستم بە داڕشتنی ئەو کەرەسەیە کرد. بۆم دەرکە و هاوکارەکەشم هەر ئەو گرفتەی هەیە. ئەو شتم دروست کرد کە خۆمان کەڵکی لێوەربگرین. ئەو شتە نوێیە لە بەندەکانی دەمامچی دەموزەر وەسڵ دەکرێن و دەکەوێتە پشت سەر بۆ ئەوەی گوشار لەسەر گوێچکەکانمان کەم بکەنەوە. ئەو پسپۆرە دەیەوێت کەسانی تریش ئەو گەڵاڵەیە چاو لێ بکەن و شتی باشتری لێ ساز بکەن. خوازیارم خەڵک زیاتر سوود لەو شتە وەربگرن. هیواخوازیشم کەسانی تر ئەو شێوازەی من دامۆشتۆڕێکی بکەن و بەرهەمی نوێتری لێ پێشکەش بکەن. ئەم پسپۆرە لە 5 مانگی سێ و شێوازەی گوێی خستە سەر ماڵپەڕ بۆ ئەوەی خەڵکی تریش لەو زانیاریە بێبەش نەکات و تکنیکی داڕشتنی دیجیتاڵی پەرە پێ بدەن. ئەم قوارەیە ئەو کەسانی لە بەشەکانی جیهانی هانداوە کە لە ڕێگای ئەم مەچینەیە بە کامپیوتێر کار دەکەن و نوسخەی نوێتری لێ ساز بکەن. ئەو پسپۆرە 26 زۆری لەو بەرهەمەداڕشتەوە و سەدانی تریشی هەر لەو شێوازانە بەرهەمهێناوە. هەروەها هیوادارە ئەو بەرهەمەی بۆ بەشی چاودێری تەندروستی وا بکات لە ڕێگای ئەو مەچینەیە داهێنانی زیاتر بکرێت بۆ ئەوەی بربەرەکانی کۆرۆنا بکرێت. ئەو پارێزەری گوێچکەکان تەنها بۆ لایەنی تەندروستیە و هیوادارم یارمەتی بە هەندێک کەس بکات و سەبارەت بە تەکنیکەکان ئەو مەکینەیە هۆشیاریان بکاتەوە. خوازیاریشم خەڵک داهێنەری خۆیان بەکار بهێنن بۆ ئەوەی لە ڕێگەی بەرهەمی ئەو مەکینەیە بربەرەکانی ڤایرۆسەکە بکەن. هێندێک لە بەکارهێنەران مەچینەی تایبەتی خۆیان بۆ دروستکردنی ئەم کەرەسەیە بەکاردێن و لەم ڕێگایە یارمەتی بە کارمەندانی چاودێری تەندروستی وڵاتی خۆیان دەکەن. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کاریگەریەکی سەخت و دژواری ئابووری بۆ سەرجەم وڵاتانی جیهان دروست کردووە. بەڵام خەڵک بیر لەوە دەکەنەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە کەرەستە و پێداویستی و هەتا خواردنیش بکڕن. لە ئەمریکای لاتین ئەم دیاردەیە لە پەرەسەندندایە لە پێناو ڕزگارکردنی کارداریەکانیان. دەرکەفتنە ڤایرۆسی کۆرۆنا وێرانکاری دابووریەدا کریە. لێ ji bo hindek karsazên Amerîka Latîn delîvekanî peyda kiriye. Komîta Abûriya Amerîka Latîn û Herêma Derya Karîbî li vê dimahiyê ragihan ku ev nexweşiya dê bîte egerê mezintirîn paşkeftina abûrî dimêjû Amerîka Latîn û Herêma Derya Karîbî da. Tê çaverekirin berhemînana navxwî bi rêja 5.3 sadê li 2020 da keve. Li demê ku bi milyona xelek di malên xwe vene, karsazên wekî Ricardo Wider xudanê firûjgeha onlayna Meksîkî Justo û bazirganê Perovî Andrés Rodriguez hinek delîve pêşxistîne. Ya aşkira ew COVID-19 egere lê ew bihêz rê li bazirganiya online vedket. Bi sedam mirov hene ku heta nokê kerestên xwarinê bi online nekerîbûn. Lê ji ber qedexeya hatnûçonê xelek yê neçare ji online bikirî. Berî hatina vayrûsî Andrés Rodriguez damezrênerê kompanya Rodriguez Uniform ku cilgên karmendên tendurustî û xwaringehan drûst kirin. Ku beşekekêm ji tiştên wî firûtîn masek bûn ku nêzîkî 200 ta 300 masek li heftiyê firûtin. Lê nûke ew rojê 3500 maskan drûst ket. Em pareyê çêtken. Nebtinê ji ber çêkirina pareyê divî wextê nexweş da. û ez ê tenê nîme gelek xelek maska çêtken. Ji ber hendê ez petir ji modîlekê durust kem. Da ku bizanî kî dê pitir kêr xwe parastinê êt. Lê ew bi tinênînin. Hindek karzas li seranserê Amerîka dahênan kirîne da ku serkeftî bin. û rêyênî ji bo karên bazirganiya paşarojê dîdîne. Hindek kompanî divê qonaxê da xwe ragire û serkeftîne. û bersingî alozên Nokia digirin. Da ku bişên li salên dahatî da berdewam bin. Hindek şareza dibêjin ku vayrûsa COVID-19 rêka rêvebirnakarî û bazirganiya kompaniyan guhartiye û ew kompaniyên divî demî da serkeftî bin dê gelek bihêzkevin paşarojê da. بیرمەند و فەیلسوف جان پۆل سارتەر دەڵێت
مرۆڤ مەحکومە بە ئازادی لەبەر ئەوەی لەو کاتەوەی فڕێ دەدرێتە ئەم جیهانەوە ئیتر بەرامبەر هەموو ئەو شتانەی کە دەیکات بەرپرسیارە. بە شێوازێکی جیاواز جەژنی لەدایکبوونی 110مین ساڵەی خانمێکی کۆڵۆمبی دەکرێتەوە لەلایەن پۆلیس و خەڵکی گەڕەکەوە. ئاهەنگی لەدایکبوون بۆ ئەنیتا ڕووخاس ئەو خانمە تەمەن 110 ساڵەی کە بەدۆنە ئەنیتا لە نێو دراوسەکانی داناسراوە بە بەشداربوونی پۆلیسی شارەکە و ئامادەبوونی دراوسەکانی ساز و ئامادەکرا بوو. وەکەر ئاهەنگێکی دیکە بە مۆسیقا و گۆرانی و سەما و کەشێکی خۆش و پڕخۆشەویستی سازکرا. هاوکات کێکی گەورەشیان بۆ هێنابوو، ئەمە بێجگە لەو هەموو دیاریە جوانە. هەر بۆ بۆنێشەوە ئەنیتا هەستایە سەرپێ و دەستی کرد بە سەماکردن بۆ مۆسیقایی کە پۆلیسەکان بۆیان دەژەنی کە پێک هاتبوو لە مۆسیقای ماریاچی فەرهەنگی نیشتیمانی کە پڕ لە جۆش و خۆشیە. ئەنیتا هیوای بێوەیی و خۆشیشی خواست بۆ سەرجەم ئامادەبووان کە پێک هاتبوون لە دراوسەکانی و پۆلیسی شارەکەش بۆ ئاهەنگێڕان بۆ 110مین ساڵیادی لەدایکبوونی. هیوای ئەوەشی بۆ خواستن دوور بن لە هەر مەترسیش و ناخۆشیەک. سەرباری زۆری تەمەنی بەڵام هێشتا ئەنیتا بەهێز و پڕژیانە. کوڕەزاکەی ئۆمەر رامێرز دەڵێت ئەنیتا هێشتا بیری تیژ و وریایە و زۆر بایەخیش بەخۆی دەدات. بەهۆی گرتنەبەری ڕێوشوێنەکان بۆ بەرگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژی مناڵان لە مەکسیک بە شێوازێکی جیاواز بەڕێکرا بە پۆشینی پۆشاکی پاڵەوانە سینەمایی و کارتۆنیەکان و گەڕان بە نێو شەقامەکانی شارەکەدا و بە هاوکاری حکومەت سازکرا. لەم هەفتەیەدا لە شاری مەکسیکۆستی نمایشێکی جیاواز لەسەر شەقامەکان سازکرا بە کۆمەک و هاوکاری حکومەت لەبەرەوەی بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە و گرتنەبەری ڕێوشوێنەکانەوە نەیان دەتوانین نمایشەکە ساز بکەن. نمایشکاران پۆشاکی پاڵەوانە، ئەکتەرە سینەمایی و کۆمیکیەکانیان پۆشی بوو بۆ ئاهەنگگێڕان بە بۆنەی یادی مناڵانی مەکسیکەوە لە گۆڕەپانی شۆڕشی شارەکە. ئالبێرتۆ کالڤن پۆشاکی سوپەرمانی لەبەرکرد بوو، ئەوانی دیکەش پۆشاکی باتمان و کاپتن ئەمریکا و کارێکتەرە بە نێوبانگەکانی دیکەیان لەبەرکرد بوو. ئەو دەڵێت دەمانەوێت هاوکاریمان بکەن لە ڕووی داراییەوە لەبەر ئەوەی بەهۆی ڤایرۆسەکەەوە چالاکیە تایبەتمەندەکانمان نەماوە. ئەلبەرت ئەنیشتاینی زانا دەڵێت ئەگەر دەتەوێت ژیانێکی خۆشت هەبێت، ژیانت گرێ بدە بە ئامانجێکەوە نەوەک خەڵک و شتەکانەوە. تازایەڵەیەکی دیکە و داهێنان و خەون و خەمێکی دیکەی جیهان ماڵاوە.